لە سەرەتای مانگی یەکەوە شەپۆلێکی گەورەی کورد لە ڕووی کردوتە ناوچەکە کە ڕووبەری 60 کیلۆمەتر بە 40 کیلۆمەتری گرتووەتەوە، واتە 2400 کیلۆمەتر چوارگۆشە. لە هەر کیلۆمەترێکیشدا 35 بۆ 40 میلیۆن کولەی تێدایە کە بە ئەندازەی 35,000 کەس خۆراک دەخۆن. بۆیە پێویستمان بە چارەسەرێکی بەپەلە هەیە. ئێمە داوای 76 میلیۆن دلارمان کرد، بەڵام تا ئێستا 19 میلیۆن دلارمان بۆ دابین کراوە. ئەمەش پارێکی زۆر کەمە و پێویستە وڵاتانی کۆمەک بەخش لە قەبارەی مەترسیەکە تێبگەن. لە ڕۆژهەڵاتی کیشوەری ئەفریقا 19 میلیۆن کەس بەدەست نەبوونی ئاسایشی خۆراکەوە دەناڵێنن، هەروەها نزیکەی 12 میلیۆن کەس لە وڵاتانی سۆماڵ و ئەسیوپیا و کینیا پێویستیان بە هاوکاری مرۆیی هەیە بۆ ئەوەی بتوانن درێژە بە ژیان بدەن. ئەوەی ئێمەش دەمانەوێت بیکەین ئەوەیە کە نەهێڵین بارودۆخەکە خراپتر بێت. There will be a new generation of locusts that is going to come. We were in Kenya 2 weeks ago. We have seen large swamps. ئەو کێشەی کە ڕوبەڕووی ناوچەکە دەبێتەوە ئەوەیە کە لە بەشێکی زۆری وڵاتان وەرزی کوشتوکاڵ خەریکە نزیک دەبێتەوە لە مانگی نیسان و ئایاردا دەست پێ دەکات. بۆ پێش ئەگەر لە ئێستادا نەتوانین کۆنتترۆلی ئەو هەموو کولەیە بکەین، ئەوە نەوەی نوێی ئەم شەپۆلی کولەیە لەگەڵ دەستپێکردنی وەرزی کوشتوکاڵدا لەدایک دەبێت و دەبێتە هۆی لە ناوچوونی بەرهەمە کوشتوکاڵیەکان. The planting season will occur very soon. It will start